بینەرانی میدیای سبەی سڵاوتان لێبێت. ئێمە لە بەردەم خێمەیمان گرتووانین ماوەی 9 ڕۆژە مامۆستایانیمان گرتووە لێران. کۆمەڵێک لە چین و توێژەکان بە بەردەوامی دێن بۆ پاڵپشتیە مامۆستایانە لێرەدا. دۆخی تەندروستی مامۆستایان هەتا بێت بەرەو خراپترا بووە، بەڵام ئیرادە و توانای ئەوانە توانن بەسەر ئەو تەندروستی و بارانە هەموارەیە ساڵ وەمە کوڕن لەسەر داواکاریەکانیان. من بۆ مەبەستە بەڕێز عەلی کەریمی نووسەر و چاودێری سیاسیم لەگەڵە کاک عەلی زۆر بەخێر بێی. کاک عەلی ماوەی 9 ڕۆژە مانگرتووان لێرەیە، ئێوە پاڵپشتی چۆن دەرە؟ وڵا ئەوەی کە ڕاستی بێ ئەوانە دەستیان بە خەباتێکی زۆر زۆر مەدەنی کردووە، خەباتێکی شارستانی کە لە دێر زەمانەوە لە ناو کۆمەلگا دموکراتیکەکان لە ناو کۆمەلگا پێشکەوتوەکاندا ئەو شێوە لە خەباتە یەکێک لە خەباتەکان بووە کە زۆر 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 پێشکەوتوترە لە خەباتی تونند و تیژی، لە خەباتی بەرتاویشتن، لە خەباتی شوشەشکاندن، لە خەباتی تەقەکردن و ئەو نۆ خەباتە لە سەرتاسەری جیهاندا خەباتێکی مۆدێرنە، خەباتێکی جێگای مەقبوڵێت، جێگای قبوڵە، بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان تا ئێستا دەرکیان بەوەی نەکردووە کە ئەو خەباتە بەهێند وەربگرێن و جوابیان بدەنەوە. بەداخەوە ئەوڕۆ 9 ڕۆژە من لە نزیکەوە ئاگام لە هەر 13 نەفەرەکە و 12 نەفەرەکەیان هەیە کە تا ئێستا کوونێ دەسەڵات ئەو جۆرەی کە دەبوو ئیحساسی مەسئولیەت حەز بە بەرپرسیارەتی بکات نەی کردووە، وەکوەوەی کە دەیجا با بمرد جا چ بوو. یعنی ئەم حاڵەتە وا دەکا کە کۆمەلگا بەرەو تونند و تیژی بەرێت. تۆ ئەگەر ئاوا جوابی مندا لە خەباتێکی مەدەنیدا بەو پڕی شارستانی دڵم بابە مافی خۆمم دەوێ کاکە حەقی خۆمم دەوێ، ئەتۆ بێ بڵە هەرچی دەیکە بڕۆ بیکە چاوت دەرێ، ئەوە ئیتر ڕەدفعلی بەدواوەیە، ئەوە ئینفعالی بەدواوەیە. ئینفعالەکە ئیتر ئاوە نەرمونیان نابێت. تکا لە دەسەڵات دەکەم، وریایان دەکەمەوە کە بێنە سەرخەت و جواب و فرمانی ئەو داواکارانە بدەنەوە کە هیچیان نەکتووە بەغەیرە مافێکی مەشروعی خۆیان، مافێکی 100% حەقی خۆیان بیان دەنێ. و ئەخە تۆ لە تەفاوی دنیاە ئەتۆ ئەگەر مەحاش نەدەی کاکە چاوت دەردێرن، چاوت دەکۆڕن لە هەرە کۆمەلگا پێشکەوتوەکانی دنیاە لەو وڵاتانەی کە 200-300 ساڵە بە خەباتی مەدەنی گەیشتون بەوە. ئەگەر دنیا خرابێت لێت قبول ناکەن کە ئەتۆ مەعاش نەدەی. سەعاتێک بۆ درەنجێ بکەوێت لەو بریتانیایی، سەعاتێک مەعاش بۆ درەنگ پێکەوێت لێت قبول ناکەن، دنیا دەڕوخێت. ئەتۆ ئەوانەوە چەندەوە بیسی مەعاشتان خوارد ئەو جارەکانە ئەو تۆ ئەوانە 9 ڕۆژە سبەینی یەکیان بەلادا بکەوێت ئێوە بەرپرس دەبن. تکایان لێ دەکەم جوابیان بدەنەوە وەرنە سەرخەت و داخوازەکانیان جێبەجێ بکەن. وەگاشکرا ماوەی 9 ڕۆژە لە مامۆسایانیمان گرتو لێرەدا مانیان گرتووە و هەر مکڕن لەسەر داواکاریەکانی خۆیان. ئەوەی دەیبینن ئێستا دیمەنەکانە بەڕاستی وەک دەڵێن دۆخی تەندروستیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوات و بەردەوامە بن لەمانگرتن هەتاوەکو داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. بۆ وەک هەمیشە چاوتان لەسەر میدیای سبەی بێ بەوەی هەواڵەکان بە وردی و بەڕاستی ببینن.